ولی برس دکتر ناصر بابخانی مامۆستای زانینگەی ji ڤێرجینیا لە ئەمریکا دیگەلمەیە. دکتۆر ئەم کاتە باش ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەدەی 21ەم ڕۆبەڕۆی گەورەترین کاریگەرترین شەڕ بووتەوە، ئەویش شەڕ لە بینی دوو زلهێزی دژمنی تەقلیدی یەکتر لە ڕۆژهەڵات ئەمریکا و ئیسرائیل. پێت وایە ئەم شەڕە کە ئێستا ئەوە لە سێەم ڕۆژی خۆیدایە، ئایا بەردەوام دەبێت، چەند هەفتە دەخایەنێت، چەند مانگ دەخایەنێت، چارەنووسی ئەم شەڕە و ئەم ناوچە بەرەو چێ دەگات؟ ئەو کاتتان باش، ئەوەی ڕاستی بێ پێم خۆش بوو سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت تێبینێکم هەبێ، ئەویش ئاماژە بەوە فەرموو کە دوو زلهێز من کۆماری ئیسلامی وەک زلهێز بەڕاستی سیر ناکەم، نەک زلهێزێک لە ئاستی جیهانیدا، تەنانەت زلهێزێک لە ئاستی ناوچەیشدا. ئەوەی کە ئێمە دیتمان زیاتر هەل لە دوای هێرشەکەی حەماس بۆ سەر غەزە لە 7 ئۆکتۆبر وە بەرە بەبەرە کە ماوەیەکی باڵێ ساڵ و نیوێک بەسەر ئەم ڕووداوەدا تێتەپەڕێتەوە دەگەینە ئێستا بۆمان دەرکەوت ئەوەی کە لە کۆماری ئیسلامی دیتمان بە قەولی سیاسەکان دەڵم بەبرێکی کاغەزی بوو و تەنانەت دەتوانم بڵم سیمایەکی بۆش بوو لە دەوڵەتێکی کە هەڵەوەڕی دەکرد و تەنانەت با بڵین زەفەری بەسەر ئەو لایەنانە دەبرد کە هیچ چەشنە با بڵین شتێکیان نەبوو بۆ پارێزگاری لە خۆیان بۆ وێنە هێرشکردنە سەر ماڵی بازرگانێک لە هەولێریان هێرشکردنە سەر حیزبە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە هیچ چەشنە با بڵین سلاحێک یان چەکێکیان پێ نەبوو بۆی کە لە خۆیان پارێزگاری بکەن. بۆیە پێم وایە ئەمە شەڕ لە نێوان دوو زلهێزدا نەبوو، بەڵام ئەوەی کە کۆماری ئیسلامی کردبووی دەکرێت بڵین لەباری سیاسی لەباری پرۆپاگاندا و لەو ناوچەیەدا کردی، بە تایبەتی تا کاتێکی کە قاسمی سولەیمانی لە حەیاتدا مابوو وەک بۆ خۆیان داود لە پێتەختی 5 وڵاتی عەرەبی ئەوان دەستیان دەڕۆیشت، بەڵام ئەو وڵاتانێک کە دەستیان تێدا دەڕۆیشت هەر ئەو وڵاتانە بوون کە لەباری سیاسیەوە دەکرێت بڵین تاڕادەیەکی بەرچاو ئایزۆلەت بوون. یعنی ئەو وڵاتانە وردە وردە کە دێنە نێو کۆمەڵگەی نێونەتەوەیەوە وردە وردە ئەو قوڵایی استراتیژیکەی کۆماری ئیسلامی بوو خۆی لە وڵاتانەدا بەدی دەکرد کەم دەبێتەوە. بۆیە ئێستا ئەمە شەڕێکی ناگوزیر و ناچار بوو، ئەویش نەک ئەوەی کە کۆماری ئیسلامی بەو شەڕی پێخۆش بێت کە ئەو شەڕی بەسەر داسەپێنرا، بەو معنایە کە لە 2018ەوە خامنەی کە تویتێکی ئەو کات لە تویتەردا باسی کرد بە ئینگلیسی نووسی بووی no war no negotiation، واتە نە شەڕ دەکەین و نە مزاکرە دەکەین، نە گوتوبێژ دەکەین، بەڵام ئەمان هێنایە لەسەر مێزی گوتوبێژ و دوجاری شەڕەکەشیان پێدا سەپان. تەنانەت دەنگۆی ئەوە هەبوو لە واڵ ستریت جورنال ئاماژەی بەوە کرد بوو، تەنانەت ئەکسیۆزیش کە کۆماری ئیسلامی تووشی جۆرێک لە فری و لەگەڵ ئەمریکا بوو، واتە ئەمریکا ڕێک لەو کاتیدا کە بشاری دەخستە سەر بۆ ئەوەی کە پێمل بێ بە مەرجەکانی ئەم دانوستاندا، ڕێک لەو کاتەدا کە 60 ڕۆژەکەی کە ترامپ دیاری کرد بوو هەڵیان کوتایە سەری و ئەو شەڕیان بەسەردا سەپاند. و ئەگەر بێنین بۆ ئەوەی کە من قسەکەی خۆم بسەلمێنم کە ئەو هاوچێشەیە لە نێوان ئیسرائیل و کۆماری ئیسلامیدا هاوچێشەیەکی یەکلایەنە بووە، هەرچەند لە وێنەکاندا دەبینین کۆماری ئیسلامی چەند موشکێکی هاویشت و ڕەنگە چەند بینایەکی ڕوخان بە ڕەنگە چەند کەسێک کە ڕادەی ئەوانەی کوژراوە لێستا نەگەیشتوتە قامپەکانی هەرتک پەنجەی دەستی مرۆڤێک. بەڵام ئەوەی ڕاستی بێ لەلایەکی دیکەوە کە سیر دەکەین کۆماری ئیسلامی سەرجەم دامەزراوە ئەتۆمیەکانی کارگەکانی دروستکردنی موشک سیستمی بەرگری ئاسمانی ئەم وڵاتە و هەروەها دەکرێت بڵێن ئەو کەسانێک کە وەک فەرماندەکانی باڵای سەرباڵی ئەم وڵاتە کە ئەمانە بەرهەمی 46 ساڵ 47 ساڵ پەروەردەکردن لە سیستمێکی دابوون کە پێی دەوترێت سیستمی ئاخون پاستا، واتە لە سەلامی ڕابگرە هەتا باقری و حاجیزادە و کەسانی دیکە کە ئەوانە قسەیەکیان لەباری بازی و چەکداریەوە پێبوو و لە ڕاستیدا کۆماری ئیسلامی بەوانە دەخوڕی دیتمان وەک بەڵقی ئاو سەر ئاو تێدا چون و لەبەی چوون لایەکی دیکەشەوە زانایانی ئەتۆمی کەوابوو کاتێکە تۆ دێنی کۆی زەرەر و زیانەکانی کۆماری ئیسلامی سیر دەکەی و لەلایەکی دیکەوە زیانەکانی ئیسرائیل سیر دەکەی وەک پێکگرتن نابن. ئەمڕۆ لە نێو سوشیال میدیای وڵاتی ئێراندا لە نێو خەڵکدا شتێک هەر وەک با بڵێن جۆک و وەک بۆ گاڵتە و جەفەنگ ساڵ بوو کە کوتویان ئێران ئاسمانی ئێران بەڕووی هیچ وڵاتێکی دیکەدا کراوە نیە جگە لە ئیسرائیل دەبێت. مەبەست ئەوە بوو کە ئیسرائیل
ئەو سیستمی بەرگری ئاسمانیەی ئێرانی واتە دکتۆر لە سەروبەندیان پێش هاتانەیە ئەو گۆڕانکاریە مەیدانیە کە جەنابەت باز دەکەی چارەنووسی ئەم شەڕە دەرئەنجامی ئەم شەڕە چی لێ دێت؟ بەبێ هیچ شکوگمانێک ئەگەر لە وڵامی پرسیارەکەی یەکەمت تەکمیل کەم فەرموود کە چەند ڕۆژ دەخایانێ ئەگەر تەنانەت ئەم شەڕە هەر ئەمڕۆ تەواو بێ یان ئەم شەڕە چەند مانگی دیکە بخایانێ دیارە ئەمە هەر چی زووتر ئەگەر تەواو بێ بە قازانجی کۆماری ئیسلامیە دەنگۆی ئەوە هەبوو کە ئێران عمان و خەتەری ڕاست پاردۆ کە نێوبژیوانی بکەن بۆی کە هێرشەکانی ئیسرائیل بوەستێن چون لە ڕاستیدا وەک دەوترێ ئێران لە دۆخی ئاساییدا توانایی ساختکردنی 50 موشەشی بالستیکی هەیە لە ئەو پەڕەکەی خۆیانی ماکسیمۆمەکەی ئێستا دەوترێت کە لە ئەمبارەکانی موشەکی کۆماری ئیسلامیدا نزیک بە 2000 موشەشێک ماوەتەوە تو ئەگەر بێنی ئەم 2000 موشەکە دا بەش بکەی ڕەنگە بەشی هەفتەیەکیان بەشی 4-5 ڕۆژی دیکە نەکە بەو کە هەزاران موشەکی بەرەو ئیسرائیل ڕەوانە کردو بۆیە ئەمن داهاتووی ئەم وڵاتە یعنی ئەم شەڕە چ تەواو بێ چ تەواو نەبێ هەروەک ترامپ دوێنێ باسی لێوە کردی چ بێ ئیسرائیل و چ بە ئیسرائیلەوە کۆماری ئیسلامی مافی ئەوەی نییە کە لە خاکی خۆیدا ئورانیۆم بپیتێنێ و مافی ئەوەی نییە کە دەستی بە چەکی ئەتۆمی ڕابکە بۆیە کۆی ئەمانە کە لە لای یەکتردادنەی بۆمان دەردەکەوێت کە کۆماری ئیسلامی لە دۆخێکی یەکجار زۆر خراپدایە ئەو ڕەنگە جەنابەت باشتر لەمە بزانانی بەبێ گومان بەڕاکداویت هەواڵنێری ئەکسیوز ئەوەی کە کتێبی سوحی ترامپی نووسی کە لە سەرەتای دانیشتەکاندا بەردەوام هەواڵەکانی بڵاو دەکردەوە هەواڵەکانیشی جێگەی بڕوا باوەڕپێکراو بوون باسی لەوە کە ئیسرائیل پێداگرە لەسەر ئەوەی کە ترامپ و ئەمریکا لەگەڵ خۆی هاوڕا بکە بۆ ئەوەی کە بە یەکجاری نوسخەی کۆماری ئیسلامی تێکەوە پێچنەوە ئەوەی بە هەلێکی زێڕین ناو بردووە بۆیە ئەم پێم وایە لە دوای ئەم شەڕە وەک عەرزم کردی چ ئەمڕۆ تەواو بێ چ مانگێکی دیکە تەواو بێ سیمای کۆماری ئیسلامی لەباری سومعی سیاسی و ئەو کۆماری ئیسلامی نییە کە پێشتر دەیتوانی بۆ گروپە پراکسیەکانی بۆ دەروجیرانەکانی خۆی نیشاندا و ئەم پێم وایە ئەمە تا ئێستا لانیکەم شکستێکی یەکجار زۆر گەورە بۆ کۆماری ئیسلامی ئەو شکستە یەکجار گەورەیە کە تو باسەکەی دەرئەنجامەکەی چی دەبێت ئێرانی وەک ئێستا هەر بەردەوام دەبێت سناریۆ جۆرا و جۆریان بۆ ڕەچاو کردووە یعنی دەتوانین لە زۆر گۆشەنیگای جیاوازەوە سەیری بکەین یەکێک لەو سناریۆیانە ئەوەیە ئەگەر بێت و کۆماری ئیسلامی ئەبەم شێوەیە تووشی ئەم شکستە بێ هەر بەم شێوازە بمێنێتەوە ئایا بە چ دۆخێ و بە چ شەرایەتێکی بە چ با بڵێن مەرجگەلێک دێتە سەر مێزی دانوستان چۆن دەگەڵ ئەمریکا ڕێک دەکەوێت بەبێ گومان بە حکمی ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران ئیسرائیل بە وڵاتێکی فەرمی ناناسێت تەنیا وڵاتێکە کە بە فەرمی ناناسێت و دانیشتنی ڕاستەوخۆ لەگەڵ ئیسرائیل دەکرێت بڵین مستەحیلە بەڵام لەگەڵ ئەمریکا دەتوانێت ئەو دانیشتە بکە و لەودا هەندێک مەرج دیاری بکرێن و ببێ گومان یەکێک لە مەرجە هەرە سەرچەکانی ترامپ هەروەک باسی لێوە کردو پیتاندنی ئۆرانیۆم نابێت هەبێ چەکی ئەتۆمی نابێت دەستی پێڕابدا و لە هەمان کاتیشدا ئاسایش و تەناهی ئیسرائیلی دەبێت بپارێزرێت بەڵام ئەوە کە چۆن دەپارێزرێەوە کۆماری ئیسلامی بە حکمی ئەوەی کە ئابروویەکی لە ئاستی نێونەتەوەییدا نەماوە و هەمومان دەزانین وەک باسم لێوەکرد لە هۆکارەکانی بۆچی تووشی ئەم شکستە بووە لەوە دەگەڕێت بە جۆرێک کە بتوانێت دانیشتێکی ئابرومەندە بێ بۆی کە بتوانێت وەڵامی هەبێ بۆ لایەنگرەکانی نێوخۆی و گروپە پراکسیانەی کە لە دەوروبەرین دەنا ئێستا تۆرە سیرکە لە هەر لە حیزب الله و حەماس و لە سووریە و لە حوتەکانی یەمەن و لە میلیشیا شیعەکانی هەشت و شەعبیەوە بگرە توانیان چی یارمەتێکی کۆماری ئیسلامی بدەن چی بۆ بکەن بۆیە کۆماری ئیسلامی قوڵایی استراتێژیکی خۆی بەگشتی لەدەستداوە هەر لە دوای ئەو شەڕێکە لە 7 ئۆکتۆبر ساز بوو بۆیە کۆماری ئیسلامی چ لە سناریۆکان ئەوەیە باسێکی دیکەش کە لە گۆڕەدایە باز لەوە دەکەن کە باڵی سەربازی یان چەکداری نێو کۆماری ئیسلامی بەنیازی ئەوەن شتێک سناریۆیەکی لەم بابەتە بێن لە گۆڕە کە بڵن خامنەی بە حکمی ئەوەی کە تەمەنی بەرەو ژوورە بە حکمی ئەوەی کە تووشی نەخۆشی بووە بتوانن لە ڕێبەرێکی نییە ئەمانە هەت بە ئەم شەرتر کە بە قەولی کابرا دەڵێن کە کۆماری ئیسلامی بمێنێتەوە دەنا ئەگەری سناریۆی دیکە هەیە کە کۆماری ئیسلامی تێکەوە پێچە ئەم وڵاتە بەرەو چۆ دەڕوا کە بێنن بۆ وێنە کوڕەکەی یان مشتەبا خامنەی بێنن بکەنە ڕێبەر و ئەم جارەکە بە شێوازێکی دیکە مامەڵە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیل بکرێت تەنانەت ئەوان
بازەوەی دەکەن ینی دێنن بێن سلمانی دەگەڵ کوڕەکەی خامنەی پێک دەگرن کە ئەمە بە قەولی عەرەب دەڵێ قیاسی مع الفارقە، یعنی ئەمە هیچ شتە پێکگرتنێکی دروست نیە. بەڵام بەگشتی دەتوانم بڵم کە کۆماری ئیسلامی لە دوای ئەم هێرشانەی ئیسرائیل ئیترم کۆماری ئیسلامی جاری جاران نییە. کۆماری ئیسلامی ئیران تا ئێستاش لەگەل بێ لەسەر ئاستی هەرێمی نێودەوڵەتی پشتگیری هەیە. ئەوە پاکستان ئەڵێ ئامادەم بە شێوەیەکی ڕاستەوخۆ پشتگیری ئیران بکەم لە کاتێکە وڵاتێکی خاوەنچێکی ئەتومە کوریای باکوور، ئەوە چین، حتا شێوەیەک لە شێوەکان رووسیا لەسەر ئاستی هەرێمی بگومەن وڵاتانی تر ئەم هێرشەی ئیسرائیل شەرمزارەکەن بۆ سەر ئێران. ئەم پێشاتەشون دەبێت. ڕاستە ماوەیەک لە مەوبەر کاتێک کە ڕێکەوتنامەی 25 ساڵەی لە نێوان رووسیا و کۆماری ئیسلامی واژۆکرا لە دۆمای رووسیا لە پارلەمان سەرۆکی پارلەمانی رووسیا و بەرپرسی با بڵێن جێگری پوتین باسییان لەوە کرد کە وتیان ئێمە ئەگەر بێت و ئێران بکەوێتە شەڕ لەگەڵ ئەمریکا و کاتی ئەم باسە گەرم بوو ئێمە هەمومان دوعای بۆ دەکەین و دوعای 150 میلیۆن کەس بۆ کۆماری ئیسلامی دەتوانێت زۆر گرنگ بێت. ئەمانە زیاتر دەکرێت بڵێن دەگەڕێتەوە سەر جۆری معامڵەیان لەگەڵ وڵاتانی با بڵێن ئەو کێشەی کە کۆریای باکوور بە شێوەیەکی ئایدۆلۆژیکی لەگەڵ وڵاتێکی ئەمریکا هەیەتی یان پاکستان لەگەڵ ئیسرائیل هەیەت، ینی شێوەڕوانینێکی ئایدۆلۆژیکە و ئەوانەی کە باز دەکرێت زیاتر لە ئاسی مجاملە و تعارفدایە، یعنی ئەوە شتێکە کە لە ڕووداماندا ڕوودەدا و لە ئاسی کردەی و بە ئاسی با بڵێن بە شێوەیەکی کردەی هەرگیز ئەمە ڕوونادا. وەک چۆن فەڕەنسا باسی لەوە کردو کتێتی ئێمە بەشداری شەڕ ناکەین بەڵام ئەمە پشتیوانی لە ئیسرائیل دەکەین بۆی کە بەرگری لە خۆی بکە یان بریتانیا هەروەتر یان وڵاتانی دیکە. ئەمن ئەو شتانە زیاتر لە بلۆکبەندیەکی بە شێوەیەکی پراکتیکاڵ و بە شێوەیەکی کردەی نابینم و زیاتر مجاملەیەکی سیاسیە. و ئەمڕۆ پوتین کە بە تەلەفۆن قسەی لەگەڵ دەبێتە دوێنێ ئێوە قسەی لەگەڵ ترامپ کردبوو بە بۆنی ڕۆژی لەدایک بوونی ترامپ بەگاڵتە بووی پیرۆزبایەکی گەرموگوڕی لێ کردو و کتێتی دەبێ ئەو شەڕە لە نێوان ئیسرائیل و کۆماری ئیسلامی بوەستێ ئەمیشتومە دەبێت شەڕەکەی خۆشت بوەستێنی. بۆیە زیاتر ڕەنگە لەو نێوەدا رووسیا و ئەم جۆرە وڵاتانە دەوری نێوبژیوانکەر بجان ئەو پەڕەکەی خۆی. دکتۆر هەرچەندە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دووری بەسەکیدم زۆر چاودێری وازی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەی بەڕێز. ئەنی ئەو شەڕێکی ئێستا لە بینی ئیسرائیل و ئێران هەیە حتا ترس لەلایەن وڵاتانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشەوەیە. بۆ نمونە تورکیا ناشارێتەوە کە ئەمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ئاقارێکی تر ئەبا جیۆپۆلیتیکێکی بەرەو گۆڕانکاری دەبا حتا پریشکی ئەم شەڕە لە ئێران ناوەستێ وەکو دەوڵەت باخشەری باز دەکات دەگاتە تورکیاش. باسی ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێیەگەن سیمایەکی نوێ و نەزانم چی تاکوتایی هەنی دەرئەنجامی فراوانی ئەم شەڕە چۆن دەبینی ئەم گۆڕانکاریانە؟ بەبێ گومان ڕاستە من پێم وایە ڕەنگە دەرفەت و مەجای ئەوە نەبێت کە ئەمە بێنین ئەو باسە لەگەڵ پرسی کورد بەڕاستی گرێ بدەین لە دوای ئەوەی کە دیارە زیاتر ئەوەی کە سەرنجی داوەتێ دەوڵەت باخچەبی بەنسبەت پرسی ئیسرائیلەوە لە ئەگەری نەمانی کۆماری ئیسلامی باوەڕی من وەک زۆربەی هەرە زۆری وڵاتانی دموکراتیک و گەشەسەندوی دنیاە کۆماری ئیسلامی بەخۆکاری ناسەقامگیری ناوچە ناوزەت دەکەن. یعنی ئەتۆ ئەگەر بگەڕێەوە بۆ مێژووی 5 ساڵی ڕابردووی ئەم وڵاتە سیر دەکەی دەبینی لە هەر شوێنێکی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یان تەنانەت لەو بەری سنوورەکانی ئوروپا تەنانەت سنوورەکانی ئەمریکا دەستێک لە تیرۆر دەستێک لە ناسەقامگیری دەستێک لە بە جۆرێک لە جۆرەکان کە بڵێن نسبەت دەدرێت بە تیرۆری دەوڵەتی دەستی کۆماری ئیسلامی تێدا دەبین. کاتێک لە ناوچە سەیدەکەی دەبینی خۆڵایی استراتێژیکی خۆی کۆماری ئیسلامی لە وڵاتانی سووریا و عێراق و یەمەن و لوبنان و ئەوانەدا دەبینێ. یعنی تۆ هیچ وڵاتێک لە دنیادا نییە کە تۆ بێنی بەم شێوازە، یعنی تۆ بێنی گروپی پراکسی بۆ خۆت ساسکەی و ببی بە هۆکاری ناسەقامگیری لە نێو خودی ئەم وڵاتانەدا. بۆیە نەمانی کۆماری ئیسلامی باوەڕی من ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ناوچەیەکی دموکراتیکتر دەبات و دوای ئەم شەڕە چ کۆماری ئیسلامی بمێنێت چ نمێنێ ئەمن پێم وایە بە تایبەتی وڵاتانی عەرەبی یعنی وڵاتانی عەرەبستان کە با بڵێن ڕێبەرایەتی هەم سیاسی و هەم ئاینی دنیای عەرەبی لە سۆیە ئەگەری ئەوە زۆرە کە با بڵێن تێکەڵ بە ڕەوتی ڕێکەوتنامەی ئیبراهیم بێت. چون لە سەفەرەکەی ترامپ بۆ کەنداو کاتێک لە عەرەبستان و لە قەتەر و لە
ئیمارات بوو ئەوان کوردەواری کوتنی ڕدێنیان لەبەرگرت بوو کە ئەگەر بکرێ ئەم کێشەیە لەگەڵ ئێران لەسەر بنەمای گوتوبێش چارەسەر بکرێت. دیارە ئەوان هیچ چەشنە شوێندانەرێکیان لەسەر ئیسرائیل نەچون. ئەو پەیوەندی ئابووری و سیاسی کە لە نێوان ئەمریکا ئەو وڵاتانەدا هەیە پەیوەندێکی زۆر پتەوە. هەرچەند ئەمکرا بەڵام کاتێک کە ئیسرائیل ئەم هێرشەی کرد ئیتر ئەمەش نەما. بۆی ئەم پێم وایە لە نەبوونی کۆماری ئیسلامیدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ئاقارێکی سەقامگیرتر بەرەو شوێنێکی دموکراتیکتر دەڕوا، چون لە تەواوی ئەو وڵاتانەدا تۆ کاتێک هەست بە بشێوی دەکەی، هەست بە نائارامی دەکەی، دەستی کۆماری ئیسلامی لەو ناوچەیەدا دەبینی. بۆ وێنە هەرو هەرێمی کوردستانی خۆمان لە کاتی ڕفراندۆمدا دیتمان هەرو قاسم سولەیمانیە کە ئەو کاتی ئەوە بۆ خۆی یەکێک لەو سەرداری سەلامی و وەک ئەو سەردارانەی کە بەڵێ دکتۆر تۆ باسی عەرەبستانی سعودیت کرد کە وڵاتێکی بەهێزی ناوچەیە هەڵبەتە و ئەمریکاش پەیوەندی زۆر باشی هەیە. ترامپ دوو خۆلی سەرۆکاتی یەکەم وڵات کە سەردانی کرد عەرەبستانی سعودی بوو، ئێجارەکەوتنی تڕەلیۆنی لەگەلی هەیە وڵاتانی کەنداوی عەرەبی. دوێنێ جێنشینی سعودیە محەممەد بن سەلمان پەیوەندی تەلەفۆنی لەگەل پزیشکان سەر کۆماری ئێران ئەنجامداوە، پشتەوانی بۆ ئیران ڕایگەاندووە، هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران پرۆتەستۆ کردووە. ئەی ئەمە کایەکانی پشتی پەردەیە. یعنی ئەکسیلیوس و وەڵ ستریت جۆرناڵ باسیان لەوەی تێکیان دوێنێ، یعنی ئەمە زۆر زۆر سەرنجڕاکێش بوو. کوتیان کە ترامپ گڵۆپی سەوزی بۆ ترامپ هەڵ کردووە بۆ ئەوەی کە هێرشەکە بکاتە سەر، کەچی مارکۆ ڕۆبیۆ دەڵێ ئەوە پەیوەندی بە ئێمە نییە و ئێمە ئاگادار نەبووین. بەڵام ترامپ کەسایەتەکەی جوورێکە کە هات وردە باسی لەوە کردی ئەم هێرشێکی مەزن بوو، هێرشێکی ئەکسەڵەنت بوو، هێرشێکی عالی بوو و ئەم هێرشە بەهۆی چەکە پێشکەوتوەکانی ئێمە کراوە. کەوا بوو ئەوەی کە لە پشتی پەردە دەوترێەوە، ئەوەی کە لەسەر ئاستی حەقیقەت ڕوودەدا بەڕاستی جیاوازیان بێکەوە لەبارەی وڵاتێکی وەک عەرەبستاندا. عەرەبستان ئەو وڵاتەیە کە لە سەردەمی شەڕ لەگەڵ حوتیەکانی یەمەن ئەمە دیتمان ئەو حوتیانەی کە کۆماری ئیسلامی سەپۆرتی دەکەن کە هێرشی موشەکان بە کردە سەر ئارامکۆ و بوون بە هۆکاری بشێوی لە وڵاتەدا. بۆیە زۆر زۆر ئاساییە وڵاتێکی وەک عەرەبستان کە ئێستا بە هەزاران میلیارد دۆلاری باڵێن سەرمایەگوزاری کردووە لەسەر گەشەی ئابووری ئەم وڵاتە، لەسەر AI، لەسەر سەنعەتە جۆر بە جۆرەکان بۆ ئەوەی کە وردە تەنانەت خۆیان لە تەکبەرهەمی وەک نەوت خۆیان ڕزگار بکەن و بەرەو سەنایەی دیکەدا بڕۆن. بۆیە ئاساییە کە کەسێکی وەک بن سەلمان تەلەفۆنیش بکا و مجاملەیەکی لەگەڵ بکا و ئیسهاری هاودەردێکی لەگەڵ بکا. بەڵێ دکتۆر سەرنجە ڕاتکێشم بۆ داوی ئەنکۆ سەرنج ڕاکێشم بۆ دوا پەیامی ترامپ کە ئێستا بڵاوبووتەوە. ترامپ ئەڵێ بە هیچ شێوەیەک ئەمریکا پەیوەندی بە هێرشی ئیسرائیل بەسەر ئێرانەوە نییە و باس لەوەش دەکات کە ئەوان ئامادەن لەگەل ئیسرائیل و ئیران بگەنە ڕێککەوتن. هاوکات ترامپ باسی ئەوەش دەکات کە هەر هێرشێک بەسەر بەرژەوەندەی و هێزەکانی ئەمریکا ئەنجام بدرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەک وەڵامیان دەبێت کە لە ڕابردوودا بەم شێوەیە نەبووە. سەرنجی تۆ لەسەر دوا پەیامەکەی ترامپ؟ بەڵێ جاوە دیارە کەسایەتی ترامپی و هەر ئەوەی لێو دەوەشێتەوە وەک عەرزم کرد لە وڵامی پرسیاری پێشوشدا. دیارە ئاساییە کە ترامپ نایە ڕاستەوخۆ ئەوە بدرچێنێ بڵێ ئەوە ئێمە لە پشت ئەو هێرشانە ئێمە ئەو کارەمان کردو. ترامپ تا ئەو جێگایە کە بۆی دەکرێت ئەو تێزی پەکس ئەمریکانە واتە کەڵک وەرگرتن لە هێز بوو ئەوەی کە ئاشتی سەقامگیر بکەێت. ئەو دەی هەوێ بە هەر جۆرێکی بێ کۆماری ئیسلامی پێمل بێ بە مەرجەکانی بۆیە پێویست ناکە سەرێشە بۆ خۆی ساکە و بێ ڕاستەوخۆ بازەوە بکە. بەڵام شتێکی شاراوە نییە و باسم لێوە کرد هەر ئەو هەواڵێری ئەکسیوزی ئەوڕۆ باسی لەوە کرد بوو کە تەنانەت ئەوان لە حەوری ئەوەدان کە کەسێکی وەک ترامپ پێمل بەوەکرد کە ڕەگەڵان کرد دەناگە لە بیرت بێت چێ پێشبینی ئەوەی دەکرد کە لە فڕۆکەخانەی بەغدا بۆ وێنە ترامپ فەرمانی ئەوە بدا کە قاسمی سولەیمانی بکوژرێ. بۆیە ئەمن ئەوانم زیاتر لە مجاملاتی سیاسیدا دەبینم. بەڵێکاتە مەباسی ترامپ دەکەن دکتۆر. هەڵبەتە لە سەردەمی ترامپ لەوانەیە تونترین سەرۆک بێ لە بەرامبەر ئێران. بۆ نمونە لە 2016 خۆلی یەکەم کە بوو سەرۆکی ئەمریکا لە ڕێککەوتنی ئەتۆمی لەگەل ئێران چوو دەرەوە. سیاسەتی زۆرترین گڤاژ زۆرترین پەستۆ لە دژی ئێران جێبەجێ کرد. ئەبلۆقەیەکی ئابووری دژوار لەم خۆڵەشە ڕەوشەکە بەم شێوەیە. ینی پێتوانیە لە سەردەمی ترامپ
گۆڕانکاری بنەڕەتی لە ئێران و زەخت لەسەر ئێران هەر بەردەوام دەبێت. زۆر جار ترامپ باسی ڕێککەوتن دەکات لەگەڵ ئێران. پێت وایە نیەتێکی جدی ئەم ڕێککەوتن هەبێ؟ هەر وەک بۆ خۆت باسم لێوە کرد بەڕاستی ئەمریکا ئەوەی کە ئەمن دەیبینم ئەمن پێم وایە ئەو گوشارانێک کە ئێستا لەسەر ئێرانە بەشی هەرە زۆری دەگەڕێتەوە سەر ئەو زەختەی کە ئیسرائیل بۆ ئەمریکای هێناوە. ڕەنگە ئەمە ئەس بەوە نەکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەمانە لە گۆڕەدان، بەڵام بە هەرحاڵ کاتێکە تۆ دەبینی کە ئیسرائیل ئەم هێرشە بەربڵاو و سەیر و سەمەرەی کردو کە لە باری سەربازیەوە شتێکی بەڕاستی بێوێنە بووە، ناکرێت کە وڵاتێکی وەک ئەمریکا ئاگاداری وردەکاریەکانی ئەوە نەبوو بێ. ترامپ دەیهەوێ ئەو قسەیە تەنانەت لە نێو میدیای ئێرانیشدا زۆر بۆتە باو، دەڵێت ترامپ دەیهەوێت بە جۆرێک کۆماری ئیسلامی بێنێتە سەر مێزی گوتوبێژەکان کە لەسەر مێزی گوتوبێژەکان ئەوەی وەدەستی دەخات بە شەڕ و چەنجی نەکەوت بێت. یعنی تەواوی هەدەفەکە و تەواوی مەبەستەکەی ترامپ ئەوەیە کاتێک ترامپ کە دەڵێت ئەتۆ بە هیچ کلۆجێک نابێت ببی بە خاوەنی چەکی ئەتۆمی، لەو لاشەوە کۆماری ئیسلامی پێداگرە لەسەر ئەوەی و ئەو دۆخەی ئێستای بۆ خۆی خۆڵقاندووە و ئەو دۆخەی بۆ تۆ بۆ خۆی خۆڵقاندووە کە کۆماری ئیسلامی سیمایەکی دیکەی ئەلئانەکە هەیە کەوابوو لێرەدا کاتێک ئەمانە 180 پلە لێکتر دوورن ئەگەری ئەوە هەیە کە ئەمریکا دوجار ئەگەر ڕاستە و خۆشگوزی خۆی لێوەنەوەشێنێ، بەڵام یەکێک لەو ئایدیانەی کە ئەوڕۆکە خەریکە بە توندی تۆخ دەبێتەوە زەق دەبێتەوە و هەروەک نێتانیاهوش دوێنێ لە پەیامەکەیدا باسی کرد ئەوەیە کە بڵین ئاپشێنی گۆڕینی کۆماری ئیسلامیش لەسەر مێزی ئیسرائیل و لەسەر مێزی ئەمریکا هەبێ. لە سەروبەندی ئەو گۆڕانکاریانە کە تو باسەکەی دکتۆر ناوچەکە بەرەو چاقارێ دەڕوا، ڕەوشی ناوخۆی ئێران چی لێ دێت؟ ڕۆژی ناوخۆی ئێران بەڕاستی بۆ خۆت دەزانی دوێنێ ینی بەڵێ پێ دەکاتە پێوێ لە دوو هەمڕاگەیاندنی سپای پاسداراندا ئاماژیان بەوە کردبوو کە دەبێ ئەوانەی کە قسان دەکەن بە بەرپرسیارەتیەوە قسان بکەن دەستەواژەی زیگدی انقلاب یا دژە شۆڕشی بەکاربردوو کە زیاتر هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەگرێتەوە و باسییان لەوە کردبوو کە ئەگەر بێت و هەواڵی درۆ بڵاو بکەنەوە هەواڵێکە بۆ تێکدانی ئاسایشی نەتەوەیی بێ 2 ساڵ تا 6 ساڵی سجن هەیە، زیندانی هەیە. ئەوانە نیشاندەری ئەوەن کە کۆماری ئیسلامی نیگەرانە. ئێمە 3 ساڵ لەوە پێش 2 ساڵ و نیو لەوە پێش 2 ساڵ لەوە پێش شۆڕشێکی بەربڵاومان هەبوو کە چەخماقەکەی لە کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لێدرا کە بوو بە سەراسەری شۆڕشی ژنجیان ئازادی وەک پشکۆی برخۆڵە مێژوایە وشارە ئابوووریەکان لەسەر خەڵک برستی لێبڕیون. هەر ئەم هێرشە دوێنێ 15,000 تمەن نرخی دراوی کۆماری ئیسلامی کە تمەنە دابەزاندووە گەیشتێتە نزیک بە 95,000 تمەن. دۆخی ئابووری، دۆخی سیاسی، ئایزۆلیشنی سیاسی ئەمانە بۆتە هۆکارێک کە بەڕاستی کۆماری ئیسلامی لە لێواری هەڵدێردا بێ و وەک چۆن دەڵێ بەڕاستی پێشبینی ئەوە نەدەکرا کە بەم شێوەیە ڕێک 6 ڕۆژ دوای ئەو دیدلاینەی کە ترامپ دابووی بە کۆماری ئیسلامی و هێرشەکە کراسەر ڕەنگە لە شوێنێکی ئێران لە تاران لە گەورە شارێک یا لە شوێنێکی دیکە بێتە دەواازەی ڕاپەڕین و کۆماری ئیسلامی تێکەوە پێچرێ. بۆیە ئەو نیگەرانی لەلایەن بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی هەیە. ولی برێس دکتۆر ناصر بابەخانی مامۆستای زانینگەی لە ڤیرجینیا لە ئەمریکا گەلمە بوو. گەلێک سوپاس دکتۆر.